خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی ئێران دوو مانگی تێپەڕاند. شەوی پێنجشەممە لەسەر هەینی و هەروەها ڕۆژی هەینی خۆپیشاندان لە چەند ناوچەیەک بەڕێوە چوو. ژمارەیەک خۆپیشاندەریش بەهۆی گولەیە زامنیەکانەوە گیانیان لەدەستدا. ناڕەزایەتیەکانی ڕۆژی پێنجشەممە گەیشتە سنووری ناوچە سنووریەکان لە شاری پاوە. خەڵک کۆبوونەوە و خۆپیشاندانیان دژی دەسەڵاتیە وڵاتە ئەنجامدا. لە بەرامبەردایە زامنیەکان بە گولە وەڵامی خۆپیشاندەرانیان دایەوە. لە شاری سنەش بە ئەمان شێوە ناڕەزایەتی توند بەڕێوە چوو. جەماوەری ئەو شارە چوونە سەر شەقام و ناڕەزایەتیان دەربڕی. لە ئەنجامدایە زامنیەکان بە چەک وەڵامیان دانەوە و خۆپیشاندەرانیان بەردەستڕێژی گولەدا. ڕێکخراوی هەنگاو ڕایگەیاند دوو هاوڵاتی خەڵکی شاری سنە بەناوەکانی شاهۆ بەهمەنی و ئارام حەبیبی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە حکوومەتیەکان کوژران. لە بەرامبەردا ئەندامێکی هێزە حکوومەتیەکانی ئێران لە سنە کوژرا و دوانی دیکەشیان بریندار بوون. هەروە لە شاری بۆکان پێکدادانی گەورە لە نێوان خەڵکی ئەو شارە و لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئێران ڕوویدا و بەو هۆیەوە 4 کەس بەناوەکانی هەژار مامخوسرەوی و ئەمجەد عینایەتی و هیواجانان و غەفور مەولودی گیانیان لەدەستدا. هاوکات خەڵکی بۆکان بنکەی تازیڕاتی ئەو شارەیان سووتاند. لە شاری مەهابادیش ناڕەزایەتی بەڕێوە چوو کە تێیدا ئازاد حسێن پووری بە تەقەی ڕاستەوخۆی هێزە حکوومەتیەکان کوژرا. لە شاری سەقزیش ناڕەزایەتی جەماوەری بەڕێوە چوو کە وڵاتیەک بەناوی عەبدوڕەحمان بەختیاری لە شەقامی سەعیدی شاری سەقز بە تەقەی ڕاستەوخۆی هێزە حکوومەتیەکان کوژرا. خۆپیشاندان لە چەندین ناوچەی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. لە شاری بانە جەماوەری ئەو شارە کۆبوونەوە بۆ پشتیوانی لە ناڕەزایەتی شارەکانی دیکە خۆپیشاندانیان کرد. هەروە خەڵکی شاری بیجار کۆبوونەوەی جەماوەریان ڕێخست و دژی دەسەڵاتدارانی ئێران دروشمیان دەوتەوە. خەڵکی شاری قوڕەوش بینای پۆلیسیات و چۆی ئەو شاریان سووتاند و هەروە 2 کەس لە هێزامنیەکان لە شەقامی شەریعەتی ئەو شارە کوژران. بۆ جۆرە تەنیا پێنجشەممە زیاتر لە 8 وڵاتی کوردیانیان لەدەستدا. لە کاتێکدا ڕۆژی چوارشەممە 9 کەسی تر بە گولەیە زامنیەکان کوژرا بوون. بەپێی دوای ناماری قوربانیانی کورد کە ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوی کردوێتەوە لە ناڕەزایەتیەکان دژی دەسەڵاتدارانی ئێران تا ئێستا 83 کەس گیانیان لەدەستداوە. لەو ژمارە 12 منداڵن و 7 ژنن و 5 کەسیش لە ژێر ئەشکەنجەیە گیانیان لەدەستداوە. و هەروە زیاتر لە 4400 کەسیش دەست بەسەر کراوە. 140 کەسیان ژن و 89 منداڵن و 42 خوێندکار و 24 کەسیان مامۆسای قوتابخانەن. ئەمەش لە کاتێکدایە بەپێی دوای ناماری ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ژمارەی و کەسانی لە خۆپیشاندانەکاندا لە سەرتاسەری ئێران گیانیان لەدەستداوە نزیک دەبێتەوە لە 300 کەس و ژمارەی بریندارەکانیش بۆ چەند هێندە بەرز بووتەوە.